هۆکاری زیادبوونی خیانەتی زەوجی. لەم کات و سەردەمەی ئێستامان خراپە و فیتنەکان ڕویان لە زیادبوون و هەڵکێشانە. خەڵکی گشتی کەوتونەتە نێو دەریای بێبن لە خراپەکاری و ناخۆشی، وەکو مەلاوانێکی نەزان خەریکە نوقم دەبن ئەگەر خۆمان ڕزگار نەکەین، و ڕزگاربوونیشمان بۆ نییە ئیلا بەدەستگرتنمان بە ئیسلامەوە نەبێ. بۆیە هیچ سەردەمێ وەک ئێستا کێشە و فیتنەکان زۆر نەبوونە، بەتایبەت جیابوونەوە و تەلاق. بۆیە یەکێک لە فیتنەکان خیانەتی زەوجیە کە پیا و ئافرەتان لە یەکتری دەکات. لە پێناو خۆشی نەفسیان هۆکاری سەرکێشی جاهیلبوونیانە بە شەرعی ئەڵڵا کە هیچ لە مانای ئیسلام تێنەگەیشتوونە و ڕەحم و سۆز و بەزەیی نازانن لەگەڵ یەکتردا. ئەگەر هاتبایە و لە ئیسلام تێگەیشتبانە کە چ ڕەحمەتێکە و چۆن بەختەوەریەک دەخاتە نێوانیان، ئەو کات هەموو خەمیان ئەوە دەبوو خۆیان شارەزای ئیسلام بکەن. بەڵام لە ڕاستیدا هیچ خەمیان شارەزابوون نییە لە ئیسلام و هەر مەشغوڵی خۆشیەکانی دونیان لە پێناو ئارەزووی نەفسیان و ڕۆژێ هەوڵیان نەداوە لە ژیان و سیرەی پێغەمبەری ئازیزیان صلی الله علیه وسلم بخوێننەوە و شارەزا ببن کە چۆن نمونە و پێشەنگ بووە لە هەموو ڕوویەکەوە کاوە گرنگی داوە بە خێزانەکانی. عایشەی خێزانی ڕەزا و ڕەحمەتی پەروەردگاری لێبێت دەڵێ کاتێ ئاوم دەخواردەوە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم دەوی پیرۆزی دەخستە ئەو شوێنەی ئاوم پێدەخواردەوە. ئێسقانی گۆشتی لە دوای خواردنی من دەکرۆژیەوە. ئەوانە گرنگیان پێکداوە، بەڵام هاوسەرانی ئەمڕۆکە زۆر سارد و سڕ و بێهەستن لەگەڵ یەکتر، هیچ لەمانەی خۆشەویستی نازانن، بۆیە تووشی کێشە و ناخۆشی دەبنەوە لەگەڵ یەکتر. پیاوە خاوەن منداڵ و ژنە ڕۆژ تا ئێوارە لە چات و فەیسبوک و تۆڕەکان لەگەڵ کچ و ئافرەتانی تردا بەسەر دەبات. گرنگی و کاتەکانی بۆ ئافرەتانی نامەحرەمن و هیچ گرنگی بە یەکتر نادەن، بۆیە تووشی کێشە و جیابوونەوە دەبن. پیا و ئافرەتانی ئیماندار دەبێ لەگەڵ یەکتردا بەڕەحم و سۆز و میهرەبان بن. چاو لە پێشەوایەکەیان محەممەد المستەفا صلی الله علیه وسلم بکەن کە ڕۆژێک بەبێ یەکتر ئارامیان نەگرتووە، بەڵام ئێستا زۆرێک دوژمنی یەکترن. خودایانە لێک دوور ببنەوە. بۆیە دەبێ خۆشەویستی و سۆزی نێوانیان لەو پەڕی بەرزیدا بێ تاکو لە ژیانیان بەختەوەر و بێکێشە بمێننەوە. بەداخەوە لەم سەردەمە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە کێشەکانیش ڕویان لە زیاد بوونە. براکەم خوشکی من، گەردەتەوێ زەواج بکەیت ڕازگۆ بە لەگەڵ ئەڵڵا، پاشان لەگەڵ ئەو کەسەی ژیان لەگەڵی پێکدێنی و بڕیار دەدەن زەواج بکەن. کەسێکی دینداری ڕاستەقینە بێ، ئەڵڵا و ئیسلامی لە خۆی خۆشتر بوێت و لەگەڵ تۆشدا ئەو کات چاک و باش دەبێ و بە هەموو دنیات ناگۆڕێتەوە و بۆت بمرێت و بۆی بمریت. گەروانە بوو بۆ بەرژەوەندی جوانی یان بەرژەوەندی دەوڵەمەندی یان بەرژەوەندی ناوبانگ تۆی ویست و ئەو کات بزانە کە ژیانت دەفەوتێ و فەشەل دێنی کە لە پێناو ئەڵڵا نەبێت. بۆیە ئێستا ژیانی زۆرێک لە خوشکان و برایان دۆزەخە و پڕی شەڕ و ناخۆشیە، پڕی خیانەت و زوڵمکردنە لە یەکتر. لە پێناو تێرکردنی حەز و نەفسی یەکتردا هەموو جۆرە خیانەتێک دەکەن. ئەمە نمونەیە باز دەکەم لە خیانەت و ناپاچی. ماوەیەک بەر لە ئێستا گەنجێک نامەی نارد گوتی: برام، من خوشکێکم هەیە، شووی کردووە و پیاوی خۆی و 6 منداڵی هەیە. ئێستا زانیومانە منداڵی بچووکی لە پیاوێکی ترە کە لە چات و نامە ئەو پیاوەی ناسیوە. گوتی: ئایا چی لێ بکەین؟ بیکوژین؟ گوتم: چۆن زانیتان بەو کارە نەکاوانە بێت؟
گوتی هەموو شتمان بۆ ئاشکرا بووە خوشکە بە مێردەکەمان هاتوبیەوە ماڵی باوکم بە مۆبایلی خوشکی بچووکم فەیسبووکی کردبیەوە دواتر لە بیری چوو بوو دایخات بۆیە هەموو نامە و شتەکانمان بینی ئەم ئافرەتە خاوەن 5 منداڵە و پیاوی خۆی هەیە ئاخر چۆن دەبێت لەگەڵ کەسی تر بکەوێتە ڕابواردن مەگەر پیاوی ئیهمالی کردبێ بۆیە پێم وایە هۆکاری کێشەکان ئیهمالکردن و گرنگی نەدانە بە یەکتر بۆیە بۆ تێرکردنی حەز و نەفسی هانا بۆ کەسی تر دەبن بۆیە ڕەحمەتتان لێبێت ئەی ئەوانەی زەواجدان کردووە قەدری یەکتر بگرن گرنگی بە یەکتر بدەن چاوتان لە یەکتر بێ معقول نییە خێزانت هەیە تا 1 و 2 شەو لە خەت خەریکی ڕابواردن بی خێزانت پشتگوێ دەخەی لە ئەڵڵا بترسە و قەدری بگرە تا لاتە و جا نەبوونەتەوە و منداڵەکانتان نەبنە قوربانی و یەتیم نەبوونە دوای جیابوونەوەش کەس بێتان ڕازی نابن دڵنیابن بۆیە قەدری یەکتر بگرن دواتر پەشیمانی سوودی نییە هۆکاری تریش بێخەمی پیاوانە لە ئاس ژنەکانیان ئێستا زۆرێکیان تەنها شەوی بوچینی لاگرنگە دواتر ئیهمالی و ساردی دەکەوێتە نێوانیان بەهۆی دووریان لە ئیسلام و چاو نەپاراستنەوە هەر خەریکی یاری پۆبجی و تیکتۆک و چاتکردنن لەگەڵ نامەحرەم بۆیە ئافرەتەکەش لە بری ئیهمالکردن و گرنگی پێنەدانی پیاوەکەی هانا بۆ کەسی تر دەبا سەرنجام دەکەوێتە کێشە و جیابوونەوە بۆیە خوشکی من تۆش لە ئەڵڵا بترسە و قەدری پیاوەکەت بگرە و خەریکی پەروەردەی منداڵەکانت بە باشترە لە خۆ نمایشکردنت بە فەیسبووک و پۆستکردن بۆیە ڕەحمەتتان لێبێت بگەڕێنەوە بۆ ئیسلام و دەستی پێوە بگرن بەتوندی ئەگەر هەرچی گەردەلوول و بای بەهێز هەیە نەتوانێت دوورتان بکاتەوە لە بەرنامەی ئەڵڵا تا بەختەوەر بن ئینشا ئەڵڵا بۆیە ئەی هاوسەران بزانن چۆن دەژین و ئەڵڵا لە خۆتان ڕازی دەکەن و ئەم ژیانە کورتە لە پێناو ئەڵڵا بەخۆشی بەڕێ دەکەن و سەرنجام لە بەهەشتیش پێک شاد ببنەوە بۆ هەمیشەیی بە ئیزنی ئەڵڵا تەعالە